سپاس. تنفيذ كرنا مديسة قانون تعويض العراقي وهي رقم 20 البي قانوني شي حقا خاصة ذوي الضحايا بيجن كسكاري قربان 2014 دمي اب جينوسايد هرا مصنب سري ملت مهاتي الشنغالي بتش 6000 كسي بو قربانيه بچندي هطان هوشي چاراني بيسي بتش 2700 كسي ني ديارا او كسان هاتينا رزگار كرن نزيك 3500 كچو جنا هاتي رزگار كرنا لب مخابني بام بيجن هر چند ايدوروجا جهانيه كسكارين بسروشينا لي مخابني بيجن هطانه بجدي مجتمع دولي عن حكومة العراقي الفيبرسي كار نكري هر چند كار لها تكرن لنلوي استفيد فيه ام توقعت كين بتريوان افرتا بسروشين المخيمه هولي بن لمخابني بهطانه هو لجنك نها تشكيل كرين موغلك جريده خواس كريا كويا فرد لجنك بيت تشكيل كرين نبره هر حكومه حرمي حكومه عراقي بسربرشتيا جواكني في دولتكو لجنك بيت تشكيل كرين والوان كسان بسروشين بقرن لمخابني بهطانه حكومه عراقي كم ترخمه برامبرفي كي سهره مزنا برامبرفي جنسيد حرام مزنا بسري ملته مهاتي ئەوە خەڵکی بێسەدفرا لا شتاوەشی چیمەبەرانیشە ئاوارەی وڵاتان بووین هەڵەبجەیەکان قبل خۆی بەردەستەکردەوە عێراق بە هەرێمیشەوە یەکێکە لەو پشتا وڵاتەی جیهان کە هاوڵاتیان والله من ئیسا لە بنەماڵی خۆم بنەماڵی باوکم تەنها خۆم ماوم هەر خۆم ماوم براکەم بۆ خۆی و خێزانم ئیتر ژنەکەی حامیلە بوو کوڕێکیشیان بووی تر ئاوای تر پڕ بە پێ ئاوای تر ڕایە کرد و 2 ساڵ بوو کوڕەکەیان ئیتر ئەو خوشکەیشم نێردەکەی ئەسیر بوو هەر لەگەڵ خۆمانە بوو بە خۆی و 5 بناوی لە مەکتەبەکەی ئەنەبتیا چوو هیچ نەکراوە بەخوا تا ئیسێر معاشی نەبراکە ئەو براماکە شوێنی نییە ئەراوە داواکاریم ئەوەیە ئەکا سوراخێکم بۆ بکەنەوە کە بزانم ماوە نەماوە داواکاریم هەر ئەوەیە ئەو تاوانە دژی کورد ئەنجام دراون هەموو تاوانی گەورە و نێودەوڵەتین تاوانی نێودەوڵەتین تاوانی جینۆسایدن جەنگن دژ بە مرۆڤایەتین تاوانێکن کە تۆمەتبارەکانی وەکو تاوان تۆمەتباری نێودەوڵەتی سیر دەکرێن و ڕەفتاریان لەگەڵاکرێت لە ڕوانگەی یاسایی نێودەوڵەتیەوە بەڵهاتیان لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی دیکە ناتوان ڕزگار بن لە سزای یاسایی و وەکو ئەوەی کە تاوانەکەی کە ئەنجام داوە ڕاداستکردنی تێدا ئەنجامە دێت و تاوانێکە بەسەر ناچێت ماوەیەکی درێژی شەبێت لە نێوان ئەنجامدان تا ڕۆژی لێکۆڵنەوە لەگەڵ تۆمەتبارەکە تاوانێکە تۆمەتبارەکەی ئەنجامدەرەکەی پارێزبەندی نییە حەسانەی نییە ئەبێ دادگایی بکرێەوە تاوانێکە دەسەڵ دادوەری جیهانی دەگرێتەوە واتە لە هەر شوێنێکی ئەم دنیاە دادگاکان دەتوان دادگای ئەم تۆمەتبارانەکەن ئەوەی کە تایبەتە بە کورد ئەتوانین بڵێن لە ڕاستیدا کورد نەیتوانیەوە سوود لە ئەم ڕۆژە گرنگانە و پەیماننامە نێودەوڵەتیانە و مافانی بۆ کورد بۆ قوربانیان جێگیر کراوە سوودی لێ وەربگرێت بتوانێت بۆ ئەوەی کە چۆن بتوانێت ماف بگەڕێتە بۆ قوربانیەکان بە تایبەتی کە کورد ئەتوانین بڵێنێکە لە ئەو گروپانەی کە زۆرترین قوربانی تاوانی دەوڵەتەکانێک بەڵام نتوانراوە تا ئێستا لەسەر ئاستێکی دامەزراوەیی کە ئەمڕۆ جیهان زیاتر مامەڵ لەگەڵ دامەزراوە ئەکەن نەک وڵاتەکەسی ئیش لەسەر ئەم کەیسە بکات و بتوانێت کەیسەکەی بە نێودەوڵەتی بکات و مافگەڕێنەوە بە قوربانیەکان.